سڵاو هاوڕێیانی خۆشەویست لە ڤیدیۆیەکی گەڕاینەوە لاتان لەگەڵ مامە چەکۆی خۆشەویست لە یاری ئەوەی ئاوت وانی مامە هیوادارم بە دڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیرمەکەن خۆم تا ئیسیاریەکەم نەکرد و نازام چۆنە مامە چەکۆ پێما بە پێشتە کردوویەتی جا مامە چەکۆگیان بەخێر بیت و بەدەست پێگەین تۆش قسەکانێک زۆر سوپاس زۆر مەمنون سڵاتانە بێ هاوڕێیانی خۆشەویست و ئازیز من چەکواتی زۆر خۆشحاڵم کەوا لە یاریەکی تر و لە ڤیدیۆیەکی تر دەگەڵ مامە عەبدوڵای خۆشەویست هاتینەوە لاتان ئەو یاریە شاوڕێیان بریتە لە نازام ئەی ئاواتە شتێکی وایە بەڵام مەبەست لە دوو کارەکتەرەکەوە لە سزن ئەبێ خۆیان ڕزگار بکەن پێشتر لەگەڵ برادران یاریەکەم کردووە دوو جارێک یاریەکەم کردو تا نیوە یاریەکە ڕۆشتومە بەڵام تەواوم نەکردو بەڵام ئینشەڵام زارە لەگەڵ مامە عەبدوڵای هەموو پارتەکانی دادەنین و هەوڵ دەدەینکەوە لە هەر لە یەک ڕۆژیدا دوو پارتی یاری دانینجا ئەم یاری ئەم و هەم ئەو یاری و هەمیش لەگەڵ یاری چتیڤ واتە لە یەک ڕۆژیدا دوو ڤیدیۆ داهانی ئینشەڵا بۆی خۆشەویست ئەوەش پاڵپشتمان بکەن ئەوەی ئاوت جا هیوادارم سەوتەکەی منتان بەدڵ بێ سەوتم گۆڕاوە مەسروفم دیاگرێ مامە دەست پێکەم دەست پێ بکە بە سەیری ڕێکۆرد دیگەرەوەنەوەگە کێشە شتێکی دیابێ و دەستم پێکە ئەوڕ مامە ئەو کەپووی ئەو لای ئەمننی با لێ ساڕت پێت بڵێ ئەو منم ئەو لوزلە ئێستا توانین هەڵی بۆ جەماعەوەی کە ئێستا ئەیبینێت جەماعەت ئێستا سیرۆکەکە ئەژێرنەوە کە چۆن لە سزنی ینی ساوانە ڕزگاریان بۆ ئێستا ئیجێرنەوە چۆن ڕزگارن بۆ مەش دەبی تاقیکەوە مامە هەندێک شتی نەشیاوی تێدایە هیوادارم بە خۆت تەڵخێکی لێنەوە ڤیدیۆکە و ئەگەر داوای ئەرە بەخۆی نایە بە زۆر بێ جا کێشەمان نییە بە دڵی تۆ باڕکە حتا ئەو یاریم کردە دەگەڵ جەماعەتی ئێمە نەدەبوومە ئەم کەپوویە گۆرە فشەیە مامە گوێمە دەرێ دایتر هاوڕێن لەگەڵماندا بن و مامە عەبدوڵاش سپاس بخوای میکرۆفۆنەکەی گۆڕیوە و ئیشەڵا شتی بەها وردە ئەو دەدەین ئیشەڵا بەرەو باشتر بە دەیوەش لایکەن ئیمانمان بێڵن ئێوەش ویژدانتان نەبێ پشتگیریەک ئەرەوەڵا جا ئیشەڵا یاری تر بەڕێوێ و یاری تازەیەت و ئەوانیش تاقیەکەینەوە GTA هەموو شەوە پارتی دانێن و پارتێک ئەوە چی ئەمیش توانین پارتێکی لێدەین پریسۆن ئافیا بەخوامە ئینگلیزیەکەم باش نییە مەگەر تۆ تۆزەوەیان کەیتەوە کوردی منیش تە بە تۆزێکەکە ڕای من تە بە تۆزەکەش ناگە سپاس بخۆی ئیمە نەتە تۆزەکە ئەکە باشە یەک سڵاتنە بێت تێست تەواو شمان تەواو ئەوە ئێستا هاتوونی سزنەکەی و یاریەکە زۆر خۆشحاڵن تر لەوانە زۆر بەشتن تاقیتان کردبێتەوە دانێ یاریەکە کۆنی بەلایەن لای من تازێت ئالەوەڵە لای من تازێت ئێستا دیارە ئەما پشتی پڕەکە پشتمانە گەر بێ لەمان هەستێنە چێوە قاتەوە کراسەکەشی گوڵگوڵێتی زۆر بەرز نیە باشە خراپ نییە ئەوە چەندە نووسەوە 1635 ئەبی لەم شوێنەکە و کارەی ڕزگارمان ئیتشتەکان هاوڕێن لەوانەیە نەتوانینکەوە خۆی مەسەڵ پارتمان بۆ جیاب بکاتەوە بێ خۆمان پارتەکەن جیابکەین بوونە ئەگەر حتا 30 دقیقە ڕیکۆردیگەنی تر لە شوێنی کەوەستاین ئەڵەن ئەلێرە ئەوەستین ئینشەڵا هیوادارم لە شوێنەکەی سیڤی بکە پێم وایە خوشتی سیڤی ئەکا ئەگەر سیڤی نەکافڵ ئەوە تۆی ئەزام مامێکیان ئێستا هەردووکمان دیاری ئەو لەو بەری من ئەبینە منش دووبەری ئەوە بینم والله ئەوەی خۆشە ئەو یاری هەمووی بە پیلانە بڕۆها سەیری ئەو شوێنە زەردەکەم تاوا چوو زۆر ئەندیکە سوورە چیوە ئەوە خەڵکی تازە نیە نەجوورۆ ئەوە منم ئەوەتەی ئەوەتەم
ئەو نادەم بەردێکە بیوەنم مامە ئێستا تۆ من ئەبینی کە من ئەوە دەبم هاڕوتمەگەن ئێستا عیب نەبێ گاڵتاکەی ئەمە شۆن ئارە وەڵڵا بزان دەستمە لەکەم ئەیکوە مەگەر ئادوی لێوە بکەین وڵا ئەڵە یادوین ئێنا خۆمان ناو نووس دەکەین مامە لە شوێنێکی بە شەڕی تۆ دەبێت هاوکاریەکتر بکەین لێ پێیان یەکتر ئەناسم دوان کە دیانە بە شەڕ لێرە یەکتریان کوشت یان لێرە ئەم پشکنن ئێرەمان ئیمزا کرد وەڵای خۆشە ها ئەوە بن بۆ سزنی ها چەند بە ئەوە هاتووی سەرتوانی ڕاکە هەمە چیە قسەی لەگەڵاکە That fight out there, it was brutal. ئەو چیە بێ وەکوێ بچێمە بێ قسە لەگەڵم کابرایە That fight out there. نانە بڕۆ بەسەر قادمەکاندا Get undressed. بڕۆ سەرەوە ڕناکە زیلەکانت دابکەنە نەوەڵڵا سا تۆ ئەلیوە من ئەبینی کە دەمێنن مامە تۆ لای بە ناوڵە تۆش پیشانی دەبا ئەوە بیانی توام بێ گەو تەڵقیکەم هەر تەواو شاشەکەم ڕێنە گەدەری چوو داوای بودنەکە کاکە من شتێکمان پێ ناکرێت کوای لەکوێی بوو ناوێ حاڵمە تەڵخیکە بە کەڵک نایە وەڵا بە کەڵک نایە ئای بێزەمیریدا بورەکە پێنجانە بەرانە کوشتیە بەسە یاری هیچ ئەخلاقی نییە ناوەڵە ئەم یاریە بیریان چوە ئەخلاقی تێکەڵکەن کاکە یەوەی دوست کردووە بێخلاق ئەوە لەگەڵ مامە شەڕ Harvey sends his regards. Fuck you. ئەگە پیاوی لە دەرێ سەجنەکە وەرە وڵات بینمەوە زەما مەسالەی ڕەت تۆی بێ من تەمەشاکەی چم لێەکەن بەرە وەتای چی لێ برا حیبە خۆدا باشە My name is Williams, and this is my prison. Any questions? ئەڵێ مایکل When are we allowed visitors in here? ئاخر مامە ئەوە سەوت بوو ئاوزادا ئەڵی سەوتی تیڤەکەت داوەتی نازانم سەوتی یاریەکە Any other questions? Good. Welcome to your new جلانە home. لا نەبێ ئامان We're done here. لا لایدا Move out. We don't have all day. Go. قادرمانەوڕۆ گورە مەکە لە دەستێکێتە خوارە لە دەستێکێ هەچی سەبسکرایبمانە ڕوە ئارە بەخواوە نێ هەمەشمان تەماشای بەڕووی مامە ئیتر ئەبێ بڵێم ئەو یاریە سەر و هەژدە ساڵە Come on, get up the stairs. Let's go. Inside. Hey, relax. I said do it. Go. Hey, take it easy, man. What's wrong with you? Close up cell phone. ئەوانە هەر لای مامە ئەوەی بەڵەکەکە بێردامە ئەی بە چۆدا بڕۆم برا بکەن سەرتە Let's go. Get in your cell. ڕۆژوورەوە Get dressed. ئەو گۆڕێکاکە کاگەل زوو بە زوو ئاڕووماسی مامە عەبدوڵڵا ئای بردی ئەو مامە وەڵی Close up 49. چاکە دوای ئەوە حەدەکەین حەدیەکەین Took you long enough. وتم بەچی تەڵخیکەم چاکە پێ دەڵێم بۆ دوایی ببە زۆر ساکە شەڵامە گە پێ ڕاگەشتین بۆ جیتیڤش ئەویش ڕیکۆرد دەکەینەکە کارە بەزم بدە ئەگەر نەبوو کێشتنێ کورە کێشەمان ناوێشەوە دەڵڵا حەزەمە لایەدم چوو بۆ جیتیڤی پارکۆری زۆر خۆشمان هێناوە لینکی پارکۆرەکانش دەدەنی لەو ڤیددیۆ بە تەماینداینی لینکەکەی لە دەستشن دادەوانن بۆ کەسانەوە بیان هەوێت چوان داڵۆدیکەن پێشتان ئەڵم کەوا چۆن پارکۆری داڵۆدکەی بۆ نەو جیتیڤی
ايه تمام علي تبيها بالشرطي من تونا هو كوي ولا شوي هو تو او 11 هو حد يقول تيش بكين One. Hey, what's up with you? My wife left me, man. I got nothing anymore. Nothing to live for. بس كان بلا سبب وكيوشم هو الشر اللي What the hell are these guys up to? الشر Whoa, what's going on here? He's a chiropractor. He's gonna fix my neck. Cairo, what? دا ما ود الرافع قيل تو اللي كوي هو استعد بين مو بس ضل عندك ايه غادي يعني تولف تسي او بريس تبي من جديد ايه طبعا وش يعني كابوتشا There you are. It's time to play. What the fuck do you want? It's not about what I want. It's about what Harvey wants. That piece of shit better be happy he's on the outside. He might be on the outside, but he still pays me good. Fact is, he pays me really good to kill you. And I don't really like you. So it's a win-win situation for me. دارم لابتوبكم نشكل ليرة تورفا بيه بعد Get in there, new fish. Hey, what the hell? What are you doing? Go, Dragon Man, kill him. Huh? Take him down! You idiot. Come on, motherfucker. طب الغاز اللي بين وين ما تو يشرك يا اسمع والله يشاك خلطاني يا عاش تيكم في البابي كم اكسشمي بابا قام ديتي واي اكس طويل كده شلون حب صياح اسمع واي جيت عيبجي اها والله يخوش برا اشوف لا الكاميرا وش تقدر تضرب بالله ماما بوتو شو حطيت شو انا اوصل اقرب قال لي ابو بخوالك هذا مش تكفى اصلا مني تو اقرب سالبه 500 من كده كمان بما ما كنا وسزني تاكل Order! Break it up before I put you all in solitary. Go on! والله انا زنداني You better watch your back. You! طاد بين مو Stay the hell away from me, okay? قرر ما بولا هذا شيء نازم بيا شتێکی پێ پێی وتی نازم نەتبینمەوە چیتر یان بەخێر بێ بۆ شوێنە کار بوو بە بەسی شتێکی وا بوو دیتر خۆتان بیگەنەوە کوردی و خۆم لێشتان من دێ من گەشتر بادم دێ ئەرەوەی تر مەکە ڕێکۆرەکەین مامە یادت بێ بگە تا سی دقیقە ڕێکۆرەکەین ینی تەواو بوو بووی کە Come on, I don't got all day. All right. پارتی Yeah. Next. دواتر بە بێت زار لێرە دووبارە بۆیان تووشی کێشە دەکەن ئاوە تۆ دەی ئەزان من سەر بە کێشەم وڵا تۆ لە شەڕەکەی سەر لە چۆ دانیشن How about you two lovebirds have a chat somewhere else? I want to eat. Hey, is someone talking? No? I don't hear anyone. Me neither. هو Guys, don't fuck with me when I'm hungry, okay? Oh, we got a tough guy over here. Sure looks like it. All right. So what are you gonna do about it, gringo? How about this? All right, shit, man. Relax, okay? Go. Fuck, eat. سينما الرشاد لي كذا وانا بيت رجعنا كان
do you know it? کاکۆچێرە پەرداغا You haven't even tasted ئێوە it. خواردنەی Is that it? Yeah. What do you think this is? A goddamn restaurant? Hey, you, here I come! Huh? Lay down, it's time to die! لێرە دەبێتە شەڕ مامە ئێرە خۆشە ئەتو بەران سرد و بۆکسی خۆت والله بەسەر ناکە مامە حەق بەران سەرمێژی پێگەی لێرە یاڵڵا Here, take this! بێت مامە بگرە I'll kill you! ئەتبژم Come closer! مامە وردە Let بگەڕ me carve you up! Come on, come on! ئەوەی بگرە Where are you going? بگرە ئەو قاپەی Nah, fuck you, man! بینیتە Come closer! Let me carve you up! I wish you'd never been born! Come on, come on! Fuck you, man! ئەوە چی بگرە ئەو تاوەی Now I got you cornered! بگرە سەر ڕۆ لەو چەقۆ بەدەسیوێدی ئای برانە ڕۆ پشتی دێ Die! Hey! Come here, باز گەشت Yeah, come on! Come on, what do you the want? police again, Who wants to shot. die Shit. first? You? Woman. Yeah, come on! to- Die! to- to- where? Come on, first! Come on! What the fuck did you do? Take this! پشتی ڕێک لە قەیان بە ناودەمیە با بێدەنگ بێ هەلو خوێڕێەوە بۆ قەری و ناوەست ماڵ دەڕێ بە ماسی تێگەی بە خوێڕیە یارە بەخوای ئێرە خۆشە جەمامە ئە لێرە پیمابی تۆ ئەبێ بڕۆژێت من ئەبێ ئەو دکتۆرەی بخافێن Don't you have worse things to worry about in تۆ here? ئەتی پیمابی پلای زەرگەهێنی Just be careful. بە پێویستمانە بە پلای زەکە پیمابی ئەوە سکی خوای قەی ناکەمە بە دیار بێت کە چییە بێت Be all right. Just lay down and rest for a while. Yeah, thanks. سووپاس پلای زەکە لە هۆیە دەرنەفیس دەرنەفیس لایس Hey, دەرنەفیس Hey. ئەی I'm Leo. خەوتووە Vincent. سێرم کە Listen, thanks. Don't mention it. تۆ دەدەیت بڵێ خەوت لێکە I mean it, سێرم man. کە What's your beef with that guy anyway? Let's just say it's a long story. But don't worry about him. He's out of the picture now. Could you do me a favor? بیدانە Like what? There's something I need. What's that exactly? Nothing, man. چ It's بیلانە simple. I just need you to watch my back while I get it, that's all. Sorry, not interested. No, fuck it. I'll do it myself. Wait. What? You can't just walk out of here. Of course I can. We're gonna both end up in the hole. Well, I don't have a choice. بەتەمای All right, I'll help you. ڕاکەی دەبێت Just بیلانە don't get caught. Okay. Keep your eyes sharp. دەڵێت تەواو لەگەڵ وتی تۆ ئاخەتەکە بەخافڵێنە منیش دەسم ئەو دەرنافی زەی دێنم Okay, Yeah, I'll distract it's the not the nurse. bank Just after watch the out for her. بە بانگی ئافرەتەکەی ئەشتی بکەوێنم زەنگەکەی ئەمە خۆکە بە نەخۆش تۆزی ئازار و عێشقە خێرە بوو ئێستا بێ من بڕۆم دەستی پێم ڕاوت هەر وتم زاوزاری دڵە داوای ساکەی بابچێ دەکەم Do you know when I'm getting out of here? Is that why you called me over? Yeah, sorry. But I'm a bit bored here, you know? بڕۆ بزانین چۆنە I don't know. ئەگە It's وتم not up ڕاوس to me, ڕاست but I'm sure it ئەوی won't خۆی be too نەڕۆ long. میگە من دەبی لێرە ئاگدارت بم ڕاوت زارێ بچوو بەر ئەوەکەی بڕۆ ئەنە دیارنی دیارە Sorry, I'm just getting restless here. That's understandable. بڕۆ
I need to wait for that. پۆلیسێکی لێ مرة راست. So, how did you end up working in a prison? I've lived nearby my whole life, so it just kind of لا made بوليس sense. كأروى. ماما ورده برا. You look a bit pale. Is something wrong? No, nothing's wrong. I'm fine. برو. برو. ئەو بۆ بەرزە بێتەوە راست لێرە چاوەڕێت. ناسا من دەبێ لە جامی ئەو پەنجەرەی دەم بۆی تۆ یەکسەر لەدا بڕێ. برو ئەوە دیت کەس Shit, Vincent needs to do something about that guard. لێیە ئەچی ئەو دەرناویزەی دێنی و زوو دەگەڕێەوە. ئادەی مامە تەقەی لێ It's hot. Look what you made me do. برو زوو. ئەوە ناڕوە ناڕۆی. وایەکەی داگرە. ئێستا دەسێ ژێر ئەخوا خەریب Gonna need soap. Better head to the bathroom. ئێ ڕۆی. Anything else? دەپسیاری تر دێ. Yeah. I've got this terrible pain. نابێ مامە Something for خەریب it. بڕۆم What type of pain? ڕاڕە. ئەو لای داکە بچوو ئەو لاتر ناوەی نەفەرەکەی ترە. ناتوانم ئەبێ وا بڕۆم Yeah, I've got this throbbing headache. I mean, it's just... I'm seeing flashes here. Is there something you can give me for it? I can't even close my eyes. It hurts really bad. Okay. I'll غارێ. give you some pills and water. Okay, I appreciate it. ماما مەڕۆ. بۆ برا ئەو پیاوە نەدیوە. خۆ نامبینێ لێوێ. ئەشە بوو لێوێ. نامبینێ برو. أنا نبي لازم. دنج. برو. شو سيه؟ چییە سكلي أدي لأبويا. ئارە وەڵا زو. اكسك برداي. زو اكسليد. دەسم پێ فێ نێزر ئارە وەڵا تەواو. ئێستا ئەلێرە پێی تۆ ئەبێت دەرناویزەکەی ڕێدەی لە شوێنێکی دانەی دوای پێویستمان پێی دانێک ئەیبینێ. Hey, what are you up to? Nothing. Let's move. Yeah, sure. چیمان کردە لەسەر پەنجەرە دامانەوە دوای بین ئەدەینەوە ئەلێرە ئیشی پاکردنەوە چوت ئەەکەی دەبێ بین ئەلێرە بیهێنین. ئەوە هینە ئەو شتەیە بربەنە کە تەروشتیەتی بربەن ئەوە کە شتی پێتیژەکە یان پێی ئەبڕێ پێم ئابی هەوە زۆر ئەوش دەچوو کە تەروشتیش دەچوو. ئارەوەڵا ئێستا پێ دەڵێ ئەوکە لە چۆ دانەوە. هێرا مە دڵی دەرنافیز کاکەتەوە. So, what's your plan? چییە I know what you're up to. لەگەڵ میت. I don't know what you're talking about. Come on now. دانەکە دووبە. Look, I appreciate what you did back there, but you need to back off. ئەگەر لێ Hey, کەپویەتێکی کەپویە. I'm sure you have good reasons to bust out of here, but I need to get out of here too. Yeah? Not my problem. Just offering my help here. Hey, you know what? I don't need your help. I can handle myself. Like you did in the infirmary back there? چۆنە لێڵێ You trying to be funny? ناتوانین لەگەڵم No, I'm not. سپاس بۆ یارمەتەکە ئەویش هەرەڵێ I'm pretty much in on this. یارمەتیم دای Just trying to make you understand that you could really use my help. Like I said, I can handle myself. What about Harvey then? نازانم ئەوە چی قسەی پێ بکوت. شتێکی ناخۆشی
The fuck do you know about Harvey? Who you been talking to? The walls are thin in here. Am I supposed to believe that? Let's just say that you and me have something in common. We both want him dead. ورقيت جنجسي خير بقى درس خير بقى باسی کەسێکی کرد چۆنەڵی خۆشە. You don't know shit about me, man. Maybe not. But Harvey killed someone very close to me. With or without you, I'm going after him. But I'm pretty damn sure our chances would be a lot better if we worked together. And you know that. سير ريكوردي كان عشان ريكورد شو يشيني هو يبالي كاين ابو هاورين بودن زۆر ساکە شەو جا ئەلێرە مامە زۆر تەرکیزی دەوێ هابالێ سارە پێت بوو چییە؟ ئەبێ پێما بی تۆ چاودێربی ئاگداری پۆلیس دوو پۆلیسن دوو شورتەنە بێ چاودێربی من ئەوە کە ئەەکەمەوە نازم با بەو شتەی پێی ئەو شتێهینێ هۆی ئەکاتەوە نازم چی پێڵم برێ نازم ئەوەی پەنایەکەن لە پەنایەکەن ئەو شتە دیارە لای من ئەڵی نازانم قەپاقیسکی گەورەیە بە دیواری وەیە And I decide what goes down. You got that? Sure. Whatever you say. I mean it, man. You fucked this up. I'll kill you ڕیشەی myself. جوانە. Yeah, I get it. پێما So what's your بەیانیە plan? هەڵە نەبم بەیانی ئەبێ بسین ئەو شتەی بێنی پێم وابین You'll know یان soon ئەو شوێ enough. چونکە زە شتەکەمان پێ نییە تا بەیانیە پێم وابین ئەو شتەی بێنین وەکو دەرناتی زوو شتە پێمابی شتی پێکەینەوە پرسی پێڵن بڕخۆ ئەو بڕخوانی پێکەینەوە دە بەناویدا ئەڕۆی چینە نێو زێرا بۆ ئەو جۆرشتە نێو بۆ ڕووی مۆڕیش پێوەدا پێی دەبێ ڕاکەین ئەوە سیرۆکەکە بوو تا ئێستا You didn't جێرا really have an escape plan, did you? What are you talking about? Of course I did. You had an idea, I'll give you that. I got you out, didn't I? What do you mean you got me out? بەس تەنها لە سزنەکەی We بڕۆن got out بگەنە ئێرە تاو بە together. یاریەکە نە Yeah, sure. But if it پێ wasn't for ناچێت me, تا you'd still be in there. خۆی خۆشەکە Don't forget لەوە I saved your ئەدی ass. کە چیرۆکەکە باسەکەن تا ئێرە I ئیتر don't know ئەمێتری about کە that ڕۆیە saving my ass part. خۆشیان I'll give you نادان this. یا چۆنەڵێ It did ڕابردوونیە help داهاتوەکەی دەشت A little bit. پێچە وەڵا لەوانەیە ئەویتر زۆر فلیم و شت هەیە وایە Right. ڕاست دەڵی ئەوە زای چۆنە وەکو هاوکاری کشە بووی مەمسی سا قسانە دەکا ڕابردووکە پیشانەدا ینیسا لە نەو یاریەکەدا پێمان ئاڵێکەوە دەبێمە پێشتر ئاوای کردو ئەرەوەڵا ڕازڵی دێوەڵی شەڵە زۆر خۆشحاڵە بووم خۆشحاڵ دەبم وڵای زۆرم پێ خۆش یاریەکە دووری درێژ بێنی تا ئەوە نەبێت لە سزنەکەی ڕاکەن و تاوا بە یاریەکە دەڵاوە نابێت وڵا شەڵا خۆش دەرەچ دەڵە چی بوو؟ ئێستا پێ بێتەوە ڕۆژ ئەرەوەڵا ڕۆژ بوو ئێستا پێ ئەبێ بچینە شوێنی شتنان پێمابی ئیش دەکەین دوایە لەگەڵ کابراایەک ڕێک ئەکەوێ ئەو ڕۆژ پێسێتەوە I'll be right back, guys. گەڵی ڕێگەکەوینکەوە ئەو ئیشەکمان پێ بسپێرێ بچینە ئیشی ئەوەی Samplio? پاکەرەوە I need to get up on that roof. Can you make it happen? ڕنافیزەکەی It's بینی gonna cost you. You know I'm good for it. Just get me up there. پارە ئێداتێ ئەوەتە ئەلێرە جابێ بین ئەلێرە ئیش بکەین پێمابی دوای بچینەوە بکەین هادەبی ئەبێرەدا بین Hey, دانێکمان Fred. لە What's هەوڵ up? All good. ڕاوەستێ What do you want? دەستی ئەو Got a couple of workers here. Need to change the scenery. Sorry. We're full. Sure, we could figure something out, right? دەڵە پێویستم I guess we could use a few extra hands around here. ئەوانی جار بە پارە ئیشەکەن وتی سۆری نامانەوێت کەوت پارەکەی داوتی باشەوە نەسەر Yo, hurry up. We don't have all day. And we're waiting right here. Hey, see up there? ئیشەکەتان لەم لێرەیە We need to get up there somehow. All right. ئەو شتە لە هۆوەیە ئێستا چی بکەم؟
وەرە ببین ئەوانە لێرە پاکەین هەندێک ئەوی شەشمان کرد بە ئاپکەکەی کات و تەواو Hey, guard. My broom just broke. Well, don't just stand there. Get a new one. دەهۆی لێتی توانی بیکۆڵت ستا من دەی بێوەدا بسمە ژوورەوە ئەو دەکای بکەمەوە پێم وابی ئەو دەکای بەنابەرمە وڵای پلانێکی جوانە وەنی عەرزەکە بە من نەسڕیدەوە خۆدا I heard you're the guy who knows how to get things around here. Well, it depends on what you want. ئەوە نییە مامە ئەوە نەبوو ئابای سا سری من A way out of this shithole? You're a funny guy. What's your name? I'm Vincent. No, it's Well, Vincent, let me put it to you like this. You better get used to this shithole. Because there's no way out. At least not alive. ئەوەی لە مشکدا دەربێنە دڵنیا بە ناتوانێ ڕات ماچۆ بۆ لە ئەشتە زەرانە مامەوانە نییە برەوە ئەی ناسمەوە ڕەحمانە وتی ئا لەوێ لێدی بڕۆ بزانە کوێ ئەڵێت Hey, my broom is broken. ئەوم بۆ گۆڕشکاوە ئەو ئەسیە دەرتەوە دێی پێێنە یان من دەبی دەستڕاگرم تۆ بە سەرتێوی سیە شوێنە ئەبێرەدا بڕۆی یانیش من پێمە تا تۆ ئەوی بەردە بی لێدە خۆی بە ئەسە چی بکەم وەرە بۆ لای ڕام ناگرن نانە وەرە خاوەڕۆ مامە کە تۆ وەرە دەستڕاگە من ئێوە بی ئەزاناوێ سومس باش بڕە خەجاڵت دژمنت Let's go. Grab my hand. دەبێ من ئەوە بکەم هەر ئەبێ ئەوە بکەن یعنی دەبێ ئەو نا لە سۆرەکەی زن نادا You, what are you doing? Nothing. Just looking around. I got you a new broom. لەبەر ئەوە منی ناردە سەرەوە چکە تۆ هەلویا بە ئەو هینەشتی لە Yeah. دەڵێ چونکە ئەو هەر منی بین All right, just need to get back again. مامە ئێستا پێما بێ ئەبێ بە لای تردا بێ ئێستا ئالێەوە ڕۆم ئەو بێتەوە ئەزانم ئەبێرە داوەرە ئەبێرەدا دەی دوا دێ ژوورەوەی تر دەبیم لەو لای پێی دەرکال بکەمەوە Fuck, the guard's looking this way. Man, you better ئەبێ ئەو distract پۆلیسە him from مەشغوڵ me. کەی وازام ڕێکسی ئێرەگەوە چی دەکەم Hey, can I ask you something? What's up? Look, isn't being a prison guard almost like being in prison? I mean, you're in here all the time with us. Are you being a smartass? جارەو کێوشم Come on, man. I'm just trying to strike up a conversation here. And who said I wanted one? All right, I'll leave you alone. Okay, you better. ئەگە شتێ بە غەڵەت کەی چی ڕوێ Of course, it's locked. Vincent, let me out. لەورە دەرکە بکەوە ڕاوڕە بە تۆ کرێت وەرە زوورتە هاتم Just need to give Fred the tool now. مام خاف دێن هەن تاوا بووی ئەو بۆ ئەوی ناکات Shit. تاوا بووی Oh, this shit is everywhere. ئەوێ سم پێ نستن هەلوکە دەسێەوەی تۆ گەمەڵم ئەمەیە هینەکە یا بوو نمزانی ئەویشمان لەگەڵایە مامە نازانم کۆتایی پێێنێنی نیمنەوە بۆ 34 دقە بەرەوەڵە بە بوەسێت لێرەوە بۆسی ترەوە لای عدمانی شەوەکەیەوە دەپیان خۆشی هەلێ ئەوسێ بەزەی بینە ئەوەی تۆها وادیانێ ببینە کەمپینگی تۆ ئەزانم ئەبێ هەموو جارێکە من دەست پێکەمەوە ئینفەیت بێتەوە بزانە سپارت لێدە بزانە ئەوەی نییە سی بچت Sure I will.
نەوەڵا هەر خۆی سەیبە بێ خۆی سێویکەن مامە کە ئەوە سێت لەویا سەیڤێکا پێم وایە کە ئەوە سێت لەو پێم وابی وەڵا جاگەوە پێ زۆر سەر ئەلێرە بۆ وەستەجە تاوە هاوڕانی خۆشەویست هیوادارم تا کۆتایی ڤیدۆکە لەگەڵمان بووبن و لایکی ڤیدۆکەشتان لە بینەسی ترەوە هاتنی کۆچای پارتی یەکەمی ئەم یاریە و هیوادارم چاوەڕێی پارتی دووەمیش بکەن سپاسی مام عەبدوڵڵاجکەوە ئەمجار لەگەڵماندا بوو و بۆ پارتی دووەم ئەبێ لێرە ئەومان ڕزگاکەین من دەبێ یان من یان مام عەبدوڵڵا ئەبێ ئەم شۆتەیە بخافنێنین دانێکشمان زوو ئەم شتەی دواوە بکاتەوە مام عەبدوڵڵا ئەوەی ئەبێ من بکەینەوە بەنەو بۆ ڕێنەدا بچی خۆمان ڕزگارکەین مام عەبدوڵڵا شەک قسێکی بۆ کۆتایی با قسەی خۆی بکات وەڵا بڵێم چی دەستان خۆش بێت تاوەکو یەسە بینەر بوون هیوادارم وەکو پشتگیریەک لایک و سەبسکرایب لەبیرمەکەن و پێشبینی و ڕەخنەکانتان بنووسن لەسەر یاریەکە و لەسەر یاریتر و بڵێن ئەو یاریەکەن و ئیتر هەموو شتێک و تا مامەگیان دەستەکانە خۆش مامەجان ئەوانە زۆر خۆش بێ و ئاڕێن تا ڤیدیۆیەکتر هێشتا دۆخێر خواتان لەگەڵ